يمو سر أما منال هل مناليوا منال هل مناليوا كولكي جورا دروست كابو خوي ولا بشتكي جورا دروست كابو خوي بتشي بو أزموني بو شتاني كروجانا لسياسالي وفير بوا كاكو أو كاتيكا بس كيت رأي يعني تو أنكوا بشتات لجوا بيوستكو بجوريو أزمونا بكاري بجوريو أزمونا بكاري نتان بيستو زور جار أجانو ولا على كاكا دتششكتان برن بولاي فلان كس بخوا يكزيدك لا چارە سەرکردنی کێشەکانە بۆ ئەو کەسە خۆلسکی داچوونەی هێنا ئەو کەسیش بە جۆرە و ئەزمونەوە وەریگرتووە لە مناڵەوە فێر بووە بە جۆرەی و شتانەی فێر بووە کە خوێنیەتی وەریگرتووە خسوێتێ مێشە خسوێتێ ناو جانتاکەوە بەس ئەم هەموو شتێکە لە سۆزی خەڵک تێدەگەی لە فرمێسکەکانی لە زمانی جەستەی لە ئازارەکانی لە پێکەنی لە نازان خۆشەکان لە ناخۆ تۆ لە هەموو شتێک بۆ لەبەرەوەی ئەو کۆڵە پشتێکە پێتەوەیە کۆڵە پشتێکی زۆر گەورەیە ئەزموونی لە هەموو شتەکانە هەیە تۆ ئەچی دانیشیت لە قسەکردنی تەعیناتێک بێ شتێک بێت زۆر بە باشی توانیت کێشەیەکی بۆ دانێ دەتوانیت ڕوبەڕووی ئەڵێ ئەواکەم ئەی فڵان شت ئەماکەم ئەوەکەم بۆ چونکە تۆ لە جانتاکەتا دەرێنی زوو بەکاری ئەیێنی فێر بوو بەس بەنسبەت ئۆتیزمێکەوانێک کە باسی ئەەکەین ئەو کۆڵە پشتەکەی یعنی تۆ چی لەو کۆڵە پشتە گەورەیەکەیت هەر ئەوەشەکە کوڕە گەورەکەمان بینی دوێنێ هەر هەمومان فیلمەکەمان بینی بەو تەمەنە گەورەیەوانێ 15-16 هەنگاوێن بۆ دانابوو چۆن بەس ڕیشی تاشێت ئەی باشە تۆ ئەمە بەس ڕیشتاشینێک 16 هەنگاوی بۆ داعەنێ ئەی وەرە بۆ ئەم کوڕە فەقیرە کە لەبانەوە هەڵەسی چۆن جێگاکەی چاکە چۆن جلەکانی لەبەرکە چۆن پێڵاوەکەی لە پێکە چۆن جانتاکەی شتەکانی تێبکە کە پێویستێتی بەچی ئەڕوات چۆن بڕوات پاسکلەکە بە چه ڕێگەیەکە چەند پارە لەگەڵ خۆی بەرێت چی پێویستە و ڕۆژە بیخوات لەکوێ بیخوات یعنی ئەمەە هەمووی پرسیارە ئەمەە هەموو شتە بەڵام لای ئۆتیزمێک نییە بۆ لەبەرەوەی ئەو کۆڵە پشتەی چکۆلەیە هەر ئەوەیشەکە کە ناتوانێت شتەکان بکات ناتوانێت ڕوبەڕووی کە باسمان کرد کێشەکان ببێتەوە ناتوانێت ئەم مێزە چەند چکۆلەیە دەست پێ بکات بزانێت لە چیەوە دەست پێ بکات بۆ مێزەکە سفرەکە دانێت قاپەکە دانێت بەرداق دانێت چی دانێت نازانێت بڕۆ پێ لە کوڕمان بیستۆ گەورەیە ئێستا بۆ خۆی بەتەنیا ئەژی ئۆتیزمە خۆی چێش لێنێ خۆی زۆر شتەکە خۆی چێ لە بازار بەڵام دەوەرە کێشەی لە چیا هەبێت کێشەی لەوەیە لە من ناوێت میوان بەرمەما بانکن و ماڵەوە بۆ لەبەرەوەی کە داوای قاوەی کرد نازانم چۆن قاوەکە بەکار جیاتی قاوەکە بەکاردێت ئاسیکە هەر ئەوە نێت تۆ کەساڵی ئۆتیزم چۆنکە لە کێشەی لە شتێکی زۆر چکۆلەیە کە هیچ نییە ئاوەکەی تێکە فلتەرەکەی تێکا و قاوەکەی تێکا و دایبستێنە بۆ خۆی قاوەکە دروستە ئەنی ئەمەیە کێشەکە لە چیا کێشەکە لەوەیکە ئەم کۆڵە پشتێکە کە بە ئێمەوەی و بەشانمانەوەی ئێستا من ئەوتوان قسە بکەم لەگەڵ یا ئێوەتوان جوان بن یا توانی چی لە بازار دانیشین کەسێک گەڵەخوا کێشەیەک هەیە یەی لەگەڵ ما بچین بۆ فڵان کەس و کێشە یەی لەگەڵ یا چی بۆ چووکە شتێکت پێ هەیە کە توانایە لە خۆ تابینی کە چی کێشەکەی بۆ حکەی ژنمێردێکە شەڕانە بێت توانایەوە تێ بچیتە بینانە بڵێ ئادی وەرزان خەتای کامتانە قسەی تیاکەی بە زۆتیسمێک ئەو توانایی نییە کە لەبەرەوەی ئەزمونەی کە لە مناڵێ وەری نەکردووە لە مناڵێ وەری نەکردووە کە دایکی کە بۆی پێکەنیوە لە کاتی شیرەن نازانێت بۆچی پێیوە بۆ پێکەنیوە دایکی دەستی هێناوە بەسەر شانێ نازانێت بۆچی دەستی بەسەر شانێ هێناوە ماچی کردووە نازانێت بۆچی ماچی کردووە یعنی ئەمانە هەموو لای ئەو نییە ڕوونە شتەکەت ئەگەر زیاتر بۆی پرسیاری شتێک حەزەکەم قسە بکەین زیاتر بۆی لە یەکتر تێبگەین و لە مادەکە چکە بەڕاستی ئەم سێ تیۆریە زۆر زەڕورە لەم کە تێبگەن چکە هەموو شتەکانی ئۆتیزم بەم سێوەیە بۆ چونکە من تۆ بەس بەشی سەرەوە ئەبینی بەس ئەو شتانەی کە ئێستا باسم کرد ئەیبینین و هیچی کە نابینی بەس ئەگەر شۆڕ بوویتەوە بۆ ناوەکەی ئەم سێ شتا بینی زۆر بە جوانی چارەسەر ما ظنيك قداش إنسان يعني قداش ما حد شيء بالمادية يعني تأثيره هي لسنة منا يعني
نییە پلانەکەی نیە وایە چۆن ئەو پاڵمەرە زیاد بووی لەلایەن وازان چی تۆ بۆ هەموو شتێکە کردی بۆ هەموو شتێکی باشکە کردی یا بۆ هەموو شتێکە تۆ زانی لێرە پێ شەشت ڕژاوە بەس هەستت کوت کۆی کردەوە خستە ناو پاکەتەکەەوە هەستە کرد پاکەتەکەشی هەڵکرد خستە ناو سەبەتەکە و سەبەتەکەشی خستە ناو دۆڵابەکەوە کاتەمە ئەمە خۆی لە خۆیە فزولیەتێک ئەمە خۆی لە خۆیە ئەوەی کە کاتوانن شتکەم احتیمالکردن سەر نەفسێکە کاتێتەوە بۆ ئەم عەمەلیەتێکە چوار شتی کرد شتەکەی ئێرە کۆ کردەوە کردێ کارتۆنەکەەوە کردی سەبەتەکە و کردێ ناو دۆڵابەکەوە پاداشت ئەوە تۆ جارشکە شتی کەشێ بۆ هەنێکە شتەکانی کە بڵێ ئەمە شتێکی پیسە وەرە باکۆی کەین و میکەنە تەنەکەی خۆڵەکە لەگەڵ تایکان یا ئەو ڕۆژە بەڕاستم شانممە ئەگەر مناڵەکە فێرکی با ئەو شانەمان هەمووی هەبێت ئەگەر لە پاییزا گەڵاکان کە کەوتۆتە سەر ئەرزەکە خۆش هەرمە کویاریکردنیش فێر ئەبێ مناڵەکە فێرە بێت فێریشکردن ئەبێت تۆ ئەگەر گزکەکەی بێتێ لە بەرچاو بیکەی بڵێ وەرە با ئەمە بکەین کۆیەکەین و بۆ چکە ئەمە زیای لێرە ئەیکەنێت ئەم عەلاقەی و ئایکەنە تەنەکەی خۆڵەکەەوە فێر ئەبێت تۆ دە ئیشی بێ من پێت ئەڵێن هەرچی شتێک بکەین هەرچی شتێک بکەین لە ژیانی مناڵەکە شتی ڕۆژانەی بە شەرتێ بە شتێکی چاکە و فێر ببێت کارێکی گەورە هەرچی شتێکەکەی کە زانی مناڵەکە کە شتێکی چاکەکە پاداشتی کە و زانیش باس زانی شتەکەی کە باش نییە بەس حەزەکەم جارجار بارم قسە نەکەن مناقەشەم کەن خۆشە چونکە ئەگەر هەر بەردەوام بن هیلاگە بن بفەرموو پرسیارە یا بەڵامکردنەوەگە لەسەرەوەی کاردانیا و پرسیاری کە مناڵ لەپەنای قسەنەکەی مناڵەوەتیشم توانای وەرگرتنی نییە لەبەرەوەی دوای توانای دانوێ قسەی نییە ڕستەی تاوا بڵێ یان قسەی بگێڕێتەوە بەس مناڵی ئۆتیزم توانای لاساییکردنەوەی زۆر زۆرە بۆ نمونە بەکارهێنانی چەپۆیە چەپشێک ئەوانە باش نییە لە لای مناڵی ئۆتیزما بەکاری بێنێت کە لەوانەیە بە حاڵەتی زۆر خراپ بەکاری بێنێتەوە هەرێ بۆ هەموو ئیشەکانی مناڵی ئۆتیزم لاساییکردنەوەی زۆر زۆر بەهێزە بۆی ئیشێکمان بە مناڵی ئۆتیزم کرد بەدەم پێی ناڵێن چون توانای تێگەشتنی کەمە بۆ نمونە پەرداغا خواردنەوەی هەموو ئیشەکانە کاتی خۆیان فێری بکەین خواردنە چێشخانەیان فێری بکەین ئاو خواردنەوە لە شوێنی خۆیان باڵدار شت کڕێن هەموو ئیشەکان بە عەمەلی چونکە مناڵی ئۆتیزم لاساییکردنەوە زوو وەرەگرێت بە لاساییکردنەوە زۆر ئەچێتە پێشەوە لە ڕێی وتنەوە تۆزە قورس وەرەگرێت عەمەلیەکان زۆر پێویستە بۆ مناڵی حەزەکەم ئەم شتێک کە کاک برایان باسی کرد لاساییکردنەوە بەشی پێنجشەمەمانە کە بە تێرتە سەری قسەی لەسەرەکەم و هیچێکە لە باسەکانم کە بە ناوی ڕەفتار و لاساییکردنەوەیە دووبارەکردنەوەیە جوابی ئەو پرسیارە دێت کە ئایا لاساییکردنەوە لە ناوی مناڵی ئۆتیزم بە خۆت یازانێت و بە شتەکانی باسی زۆر سوپاس طبعا ئەو شتتان بیر نەچێت پێنجشەمە باسی ئەو شتە زۆر پرسیار نییە بەریسبەندەم سێمەیانەوانەیە ئەوەی کە باسمان کرد تیۆری شێریەکە سەریکە چەند گرفتی ئەبێ لە شتەکان هەمووی ماچی لێ دوای باهێنانێکەکەی بۆی ئەمانەتان پێڵێم ئەگەر بیشی نووسنەوە باشتر کە دوای بەهان ڕاهێنانێکی لەسەر ئەمە فەرمووی لا يعني اگر اشتغل خراب بشه یا خدا ولی نه خراب بشه بس به هر وی اون مدت که قاعد میلعب باش تقول فيست کا او تو اگر گلی خراب بشه چەند بوونی بکەیتەوە باشتر لای بەرە جاری واکە
ئەگەر زۆر شتکە باسکەم لە مۆسوعەکە چمە دەرەوە بەڵام خۆی فعلا بەوانیشن چونکە گرنگە باسی کرێت سێشکەیەوە پیشەکە لەگەڵ بەحەزم کات لە مەمەدۆزی مەسەلەی کە تۆ چیتە پۆلەکەوە کە چیتە پۆلی مناڵەکانی تایە باسمان کرد لەوەی شوێنەکە باسمان کرد لە کات باسیشمان کرد لە چالاکیەکان ڕێخستنیم چێشتا بەڵام وەک شخصی خۆتان بە تایبەتی کچەکان کوڕەکان لەو چەکەمتر بەس بە تایبەتی کچەکان شتێکی واهین مەکەن کە ئێستا بوارەی خوا دێسە بوارەکە بە سەری بوارەیەکە نەنەبار جوتیان چاندە سەری بوارەیەکە ئەوە زۆر سەرنجڕاکێشە بۆ مناڵی ئۆتیزم یعنی کە هەموو کاتەکە ئەو بوارەی توی هێناوتەنکی تەواو تا ئێوەشتی فێرکەیت تا هەشتی بکەیت دووەمیش محاولەت مەکەن زۆر لە بەردەمی ئۆتیزمە جوڵە بکەن جوڵە زۆر شتێکی دیسە من کاوە هاتوچۆکەم یەمەڕۆ بەزەم هاتوچۆیەک یەکەم کەیتۆ لە بەجایەوە چکۆ حرەکەتی هاتوچۆ زۆر زەرەری پێگەینێت بۆ چووکە هێنە ناکەن تەرکیزی نامێنێ شتەکە دیۆنە ئەمە نقطەیەکە نقطەی کە مەسەلەی بۆن کە یەن لە خۆتان زۆر بۆن هەیە و حەزی لێی نییە نایە پێشی بڵێ حەزم لێی نییە لەوانەیە لە دوای ساڵێک لەوانەیە دوای 2 ساڵ ئەگەر بتوانێت بکەیتەوەی کە بڵێ حەزم لێ بۆیە لای دایکی کە سیقەیەکی پێ بکایاش شتێکی وای دروست کردی بێتوانێت لەوانەیە لای دایکی بڵێ حەزم لەو بۆ نەمیت یعنی ئەمە ئەوە جلوبەرێک زۆر تاسیر لە مناڵەکە ئەکات شێوەی جلوبەرگەکەی کە لەبەرتایە ڕەنگەکانی هەروە بێتوانێ سوراوکردن سوراوی تۆخ یاکەم هەمووی باوەڕکەن ئەمانە مناڵی ئۆتیزم بۆیە ئەیڵێن چکە تۆ ڕۆژانە خۆشە تۆ خۆ دەگۆڕیت و خۆ حەزەکەی بە شێوەیەکی جوان ڕاستە بەڵام ئەو شێوە جوانەی کە تۆ ئەڵێت بە نیسبەت ئەوە لەوانەیە شێوەیەکە بکەوێتەوانێ لەبەرەوە ئاگاتان لەو خاڵانە بێ گوارەی زر یا گوارەیە کاهی نەبێت ها لە گوێیە ئەلەرێتەوە حرەکەکات ئەوە هەر زۆر تاسیری تێکە یا شتێک لەسەر لە ملوانکە بە ملتەوە لەبەرەوە داواکارم ئاگاتان لەو خاڵانە بێت و ڕەچاوی بکەن چونکە مناڵەکە نایە پێ بڵێ حەزم لە بۆنەکە و نییە گوارەکە و جوانە یا قشت ڕەنگەکەی ئەمە جوانە بچەیە لەبەرەوە ئاگاتان لێ بێت و هەتا نزیکبوونەوە زۆر مناڵ ئۆتیزم هەیە زۆر تەبیعیە گەر لە دێشی نزیک بیتەوە بە زۆریش هەیە حەز ناکات لێ نزیک بیتەوە شێوەی جلو لەبەرکردنی خۆیان زۆر مناڵی ئۆتیزم هەیە حەز ناکات کە لەو باوەڕیان تا ئێستا هیچ دایک و باوکێک لەوانەیە ڕەچاوی نەکات مناڵی ئۆتیزم حەزی لە پانتۆڵێک نییە بە تایبەتی پانتۆڵی کابۆی کە تەسک بێت هەر زۆر ڕقیان لێتی چونکە بە گیانێەوە ینی چۆڵێک ئازاری پێستەکەی ئەیە حەساسە بۆ پێستەکەی لەبەرەوە عادەتەن چ پانتۆڵێک بۆ ئەوان خۆشە کە دڵت بێت کە فراوان بێت بەرقاچی نەکەوێت ڕوویاوە من خۆم بینیومە ئەو کچێک کارم کرد لەگەڵیا دوای 1 ساڵ ئەنجا بەدا بەو سەرپەرشتیارە ڕئیسیەکەی خۆی وت کە دانیشت ئینمان کرد پێداچوونەوەمان بزانم ئایا تا چەند توانیمە من کارەکان لەگەڵیانە بەباشی بکەم یا بەخراپە وتی یەکشت زۆر ناخۆش لەلا کە مامۆستا عومەر زۆر نزیکە بۆەوە لێ